ئەم ئاوازەی خۆمە و تازەیە بۆ کاکە کارمەندی کوردەی عەزیز بەک تایبەت مافی پارێزراوە دەی بژیت بۆ کاکە ئەمەی سەڵاحی باڵ هەر بژیت پەیامێ بۆ ئەو کەسەی خۆشەویستەکەی بردوم وەسێت بێ هاوڕێیانم وەسێت بێ ئەگەر مردم ئەی پێی بڵێن دڵخۆش نەکا بۆ پارە شووی پێکردی سە ساڵی تریش بڕوا زاعیەتی دڵی مردم ڕۆژێنیان نەیادا بەڕەو پرۆفایلم یارێ ئێستاش خۆشەوێ مەرچەند من ناقایلم ئەی ڕاستە ئەمە قەدەر بوو بەس تۆ فێڵم لێ کردم خودا خۆی ئاگادارە بەمدا بڕانت مردم کارمەند کوردەی عەزیز بەک من تووکی ڕۆڵەی کوردم بۆ ئەمەی سەڵاحی بام کاکە گیان بۆ تۆ پردم بۆ ئەمەی سەڵاحی بام کاکە گیان بۆ تۆ پردم ئەی بژیت تڵاو لە کاکە ڕاندی خۆشەویست لێرەوە تا ئەمانیا تڵاوی لێبێت هەر بژیت دڵی من بە تۆی ئەوێ بە زۆر و بە ناچاری پێی دڵێم ئەو کۆڵنەدا لەسەر کێشی و کەساری ئەی دڵی من بە تۆی ئەوێ بە زۆر و بە ناچاری پێی دڵێم ئەو کۆڵنەدا لەسەر کێشی و کەساری ئەی هەرێ دەبێ دایگیرسێنم بە یادی ئەو سیگاری هونەر لە دوای باڵای تۆ ئەس دەکا بە بێزاری ئەی هەرێ دەبێ دایگیرسێنم بە یادی ئەو سیگاری هونەر لە دوای باڵای تۆ ئەس دەکا بە بێزاری کەی کۆچت کۆتایی دێ ڕزگار بم لە غەمباری کەی کۆچت کۆتایی دێ ڕزگار بم لە غەمباری ئەم دڵم ئیسراحەت کە کۆتایی بیازاری هەی چاوڕەشەکەم بیتەوە بۆ مەنزڵگا و هەواری بکا دەکەم نازەنین مەڵێیە تۆ ژاری ئەوینی من جا ئەتۆمەی کە یاری باخێکت بۆ دروست دەکەم
بمرم قەیناکە با بمرم بە یەکجاری بەندی کاک ڕەهەندە نایکەمە بارگرانی ئەوە لە خزمەتیدام هەر نووری لێ دەباری هەر بچیت بوومە پەندی زەمانە یا ڕۆی بەجێ یەشتم ڕۆی بەدەم گریانەوە لقەکەی نایەمشتم هەی ئاوەڕی نەدایەوە شکاندی شوشەی هەستم با دڵێکی بیمارۆ لە خۆم و ئەویش بەستم هەی ئێمە واماندا بۆچانی دەستی یەک بین لە خۆشی و لە ناخۆشی هەمیشە لەگەڵ یاکی ئەی نەمان دەویست بۆ ساتێک دوور لە باڵای یەکتر بین وا بڕیار بوو بۆ پیری دارعەزای دەستی یەک بین بەندی مامدانەرا کاکە گیان بۆ تۆ پردی سڵاو لە کاکەدانەری کاکە دانای شەفیق سڵاوی لێبێت هەر بژین کاتێ بای خەزانگەیشت زوو گوڵی دەستم وەری سپی بوو سەر و ڕیشم قژی جوانم مەڵوەری ئەی وتم مەڕۆ بەبێ من ناگەی بە بەختەوەری نابی با گوڵی یەخەی ئەوەی کە تۆ بۆی وەری هەی بڕۆ بەڵام لای هیچ کەس ناوی یەشق مەهێنا هەرگیز بۆ گەڕانەوە ئەنگاو بەلام مەهێنا هەی ئەم چیرۆکە پڕژانە مەریکە کۆتایی هێنا بڕۆ سپاردەی خوابی قەت ناوی من مەهێنا کارمەندی کوردە دەڵێم ئەوە ناوی تۆم هێنا ئەوە لە خزمەتی دەم ئەوە لە خزمەتی دەم هونەر دڵیان مەشکێنە بەندی کاکە ڕەهەندە هونەر ناوی ئەو بێنە
هەزار ساڵ بەسەر دەچێ ئەو ڕۆژەی کە کۆچت کرد هیچ لە دڵم دەرناچێ هەی بۆ ساڕێژی دڵی خۆم وێنەکان دەکەم ماچێ لەبەر فکر و خەیاڵت سەیرە گیانم دەرناچێ هەی هەرچەند چاوەڕێت دەکەم کە شێوەی لە تۆ ناچێ دوژمنی مامە کارمەند دەوقڕی بەسەرداچێ دوژمنی مامە کارمەند یاخوا دەفروت و ناچێ هەر بژی کاکە کارمەندی عەزیز سڵاوی لێبێت ئەی دەنگم پێت ناکات چاوکاڵ لە ڕێتدایە وەک شەماڵ زیادگاری من هەیە گرێی دەوا وەک دەزماڵ جوانی گردن بەخاڵ بۆ دەبێ بینی نیەکرد ببیە بەستە دەو بەساڵ هەی دەجارێک بۆ خۆت وەرە سەریەکم لێدە چاوکاڵ هونەر گەنج دەبێتەوە ڕێک دەبێ بە چواردە ساڵ بۆ عەمەی سەڵاعی بانگ بۆ عەمەی سەڵاعی بانگ هەر بۆ خۆتی پشت و پاڵ کاکە بەرساندە لێیدا ئەتۆش لێیدە بەشم شاڵ مامە بەرساندە لێیدا ئەتۆش لێیدە بەشم شاڵ عزیزم چاوەڕێتم وەستاوم لە دەم ئاوێ وەستەریان دەرهێناوە لا بەرامبەر هەتاوێ هەی بەنج بەناز بم سووتێنە تەنیا بەتی لەی چاوێ دڵ ئارەزووی تۆ دەکات دەبا بتبینم تاوێ هەی ماڵ و سەروەتی دنیا تۆم هەبێ هیچم ناوێ بۆ هەردی بەریتانی بۆ هەردی بەریتانی فەقەت خۆمم خۆشەوێ ئەوا لە